ساڵتان لێبێت بینەرانی کورسا دووس منە ڕۆتۆفیقم بەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەوڵێک بۆ سۆراغی ئازیزانی نیشتیمان لە نوگرە سەلمانە و وانەزانین لە ڕۆژی جیهانی گۆڕەوە کۆمەڵەکان یاخود ڕۆژی گۆڕەوە کۆمەڵەکانی عێراق کە بەڕێوە چوو و هەموو ساڵێک 16 دیاری کراوە بۆ ڕۆژی گۆڕەوە کۆمەڵەکان لە عێراقدا. وەفدێک لە سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستانەوە چوونەتە بەغدا و لە نوگرە سەلمان لەگەڵ بەشێکی زۆر لە کەسوکاری ئەنفالکراوان لەوێ بەشدار بوون لە ڕۆژی گۆڕەوە کۆمەڵەکانی عێراقدا. دیارە ئەنی ئەم ڕۆژە گرنگە بۆ هەموو عێراقیەکان و بە تایبەتی بۆ کەسوکاری ئەنفالکراوان لە هەرێمی کوردستان. کەسوکاری ئەنفالکراوان بە تامەزرۆیەوە چاوەڕێی هێنانەوەی هەم ڕووفاتی ئازیزانیانن هەم دیاریکردنی ینی ڕۆژێکی نیشتیمانیە یاخود ناساندنی ئەم تاوانەیە بە جینۆساید لەلایەن هەم حکوومەتی عێراق و هەم لە ینی بوارە نێودەوڵەتیەکەیە. چی کراوە بۆەوەی کە ئازیزانی کەسوکاری گۆڕەوە کۆمەڵەکان بتوانن ئاشنا بکرێنەوە بە کەسوکاریان و بهێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. مۆنۆمنتێک دروست کراوە بۆ ئەوەی کە بناسرێتەوەکو چۆنەڵی ئەمە مۆنۆمنتی شەیدانە لە هەڵەبجە بە هەمان شێوە مۆنۆمنتێک کە بێت کە هێمایەک و سمبولێک بێ بۆ ئەنفالکراوان. لە عێراقدا ڕۆڵی سەرۆکایەتی کۆمار لەم بوارەدا چۆن بووە، ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پێناوەدا چۆن ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری خوشکی بەڕێزمە خاتو تابان گەرمیانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سوودە لەگەڵمانە. بەخێربێ خاتو تابان، خۆشحاڵین کە نزیکەوە بینین. سەرەتا میوەڵا کورتێک لەسەر ئەو سەردانی ئێوە وەکو ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم ساڵ لە نوگرە سەلمان بوو لە 16 سێ فکرەکە چۆن بوو، بیر و بۆچوونەکە ئێوە چۆن ینی گەیشتنەوە قەناعەتی کە بەشدار بن لێوێ؟ سپاس بۆ دەرفەتە. دیارە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە پێشکی بەرنامەکە هەموو ساڵێ لە دوای پرۆسەی ئازادی عێراق و ڕوخاندنی ڕژێمەوە بڕیارێک دەرچووە بۆ ڕۆژی نیشتیمانی گۆڕەوە کۆمەڵەکان لە عێراقا. دیارە کوردیش لە ناو ئەو مەقبەرە جەماعیە ئەو گۆڕەوە کۆمەڵە پشکی شێری بەرکەوتووە و باشترین بەڵگەش ئەوە تا زۆرینەی ئەو ڕووفاتانە بەشێکی هێنراوەتەوە، بەڵام ئەتوانم بەشێکی زۆرتری ماوەتەوە. ئەگەر بیکەیتە سێ بەش نیو بەشیشی نەهاتوێتەوە بەشە زۆرینەکانی لەوێ ئێستا ماوەتەوە. ئێمەش بۆ وەکو هاوخەمیەک وەک بەرپرسیارەتیەک ژمارەیەک لە هەواڵانی سەرکردایەتی کە بەشێکمان هەر خۆشمان کەسوکاری ئەنفال و شەهیدین بۆ بەشێکشمان لە سنووری گەرمەسێن و کەرکووک و خانەقین ئەوە بەشداریمان کرد. زائیدەن نوێنەری فراکسیۆنی یەکێتی تا پەرلەمانی عێراق نوێنەری گەرمیان و زائیدەن ئەو ژمارەیەک لە کەسایەتی ڕۆشنبیر و ئەدەب و هونەرمەند و نووسەر و هەروەها ڕێکخراوەکانی بواری جینۆساید و ژمارەیەک لە کەسوکاری ئەنفالکراوەکان وەتیانیشدا ئەوانەی کە تاقانەی ئەنفالن کە هەر خۆیان ماوەتەوە. ئێمە ئەو ڕۆژە دیارە لێرەوە ڕۆیشتینە بەغدا، دواتر چینە نوگرە سەلمان. ینی ئەتوانم بڵێم هەر لە چوونەکەی ئێمە تا نوگرە سەلمان بۆ خۆی چیرۆکێکە تۆ ئەو مەسافە 6-7 سەعاتیەکە ڕۆی ینی یەکسەر خۆت ئەخەیتە شوێنی ئەنفالکراوان. مەرگە ساتەکە بیرەکەوێت، مەرگە ساتەکەت بیر ئەکەوێتەوە بە تایبەتی ناوچەکەی ئێمە لەگەڵ ناوچەکەی ئەوانە لە ڕووی کەش و هەواوە و لە ڕووی خاکەوە چ جای ئەوان تەمەنی جیاواز مناڵ گەورە هەموو تەمەنێکی تیاوانشتان لەگەڵا بوو کە خۆشیان لە مەرگە ساتەکە ڕزگاری بەشێکیان لەوانشمان لەگەڵا بوو. اینجا تۆوە دێتەوە یادت بە دڵێکی پڕترسەوە بە نازانی تۆ چارە نووسە چییە بەیرە ئەڕۆی ئەمە بۆ خۆی هەرێکی لای خۆمانەوە بێدەنگە بووین، هەرێکی لای خۆمانەوە تەفسیری حاڵەتی ئەو کەسانەمانە ئەکرد کە ساڵی 1970 ڕژێم کە بە هەزارها کیلۆمەتر تۆ هەموو جار ئەمان و تۆ هەر کوشتیانت شەهیدیانت کرد بۆ لە کوردستانیانت کرد، یعنی بۆ لەو ڕێگا تا ئەو کاتە تۆ لە برسە ئەمرن ئازاری دەرونی و جەستەییان ئەدەی. یعنی کاتی ئەڕۆیتە ناو ئەو بینایەوە ئەو قەلعە خۆی پێش سەدام هەر سجن بووە، هەتاوەکو ڕوخاندنی سەدامیش هەر گرتوخانە بووە کە ئەڕۆیتە ژوورەوە قەلعەکە زۆر گەورەیە لە دوو بەش پێک هاتووە
کە هەر ئەچیتە ناو قەلعەکەوە هەموو بەشە جیاوازاکانی قەلعەکە دروشمەکانی بەعسە. ینی دژی نەیارەکانی دژی ئەوەی کە خۆی بە مهم دانا ئێستش پێوە ماوە بەڵام هەنێکی سڕاوەتەوە ئێمە لە ئەوانەی کە خەڵکی منطقەی قایم و نوگرە سەلمان و نەحی ئەوانن عەرەبەکان حەزی شەکەم ئاماژە بۆ بکەم ئەنی بەڕاستی کۆمەڵی هەڵوێستی ئەو برا عەرەبانە لەوێ ئەبینن هەستەکەی لە تۆ دڵگەرمترن بۆ دڵسۆسترن بۆ مەرگە ساتەکە بۆ تاوانەکە خەڵکی ئەو ناوچە بە تایبەتی ئایا ئەمانە دیارە چیرۆکیان هەیە لەبارەیەوە هەر یەکێک لە کەسوکاری ئەنفالکراوەکان کە ئەوانیانی ئەدوان هەرێکێک چیرۆکێکی لا هەیە لەسەر ئەو سەردەمەکە ئەنفالکراوەکە بەڵێ بڵێ ئەوە کە ئەچینە ژوورەوە یەکسەر یەک دوانێکیانوتی دروشمەکان هەنێکی سڕاوەتەوە بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق و ڕوخانی ڕژێمی بەعس ئەو دروشمانە بە تایبەتی ئەوانەی سەربەڕژێم بوونە سڕیانەتەوە بە تایبەتی لە کاتی دادگاییکردنەکەی سەدامە ئیتر ئەمە نازایانی بۆ شتێک بۆ پشتیوانی ئەو بۆ پەردەپۆشکردنی شتەکانی و نووسینی تیا بووە نووسینی تیا بووە ینی دیارە ئەنفالکراوان خۆیان هەر لەوێ بوونە نووسیانە یەکێ لە نووسینەکانی ئەوە بووە کە ئەیان گێڕاوە من نەمبینی بینەکە زۆر فراوانە ینی گرتوخانەکە زۆر فراوانە و زۆر ترسناکە کە ئەڕۆیتە ناویەوە ینی ئێستش ئەو ترسوینەی هەیە کە ئەڕۆیتە ژوورەوە یەکسەرەی بینی دوو بەشە بەشێکی ئەم لا ینی هەرێکی دوو قاتە و بەشێکی ئەم لا ئەتوانم بڵێم 1000 مەتر لە یەکەوە دوورن ینی ئاوا ئەمەیان وەکو ڕزگاربووانی ئەنفال باسی ئەەکەن ئەڵێ ئەمە بۆ پیاوان بۆ گەنجان پیاوان پیر و بەتەمەنەکان ئەو بەریشی ژن و مناڵ بووە و لە ناوەڕاستەکەشە سەر ئاو و شوێنی ئیدارەدانی گرتوخانەکە بووە. جا ئەڵێ زۆر نووسینی تیا بووە ینی دیارە خەڵک بۆ خوێنەوار نووسینانە ئێوە وەکو بەڵگەنامە و دێکۆمنت سەیریەکەن مەبەستە ئەوەیە بەڵێ ئەجا ئەگەر ئەو نووسینانە ینی بەداخەوە هزار جا بەداخەوە ئێمە دوای 35 ساڵ تازە ئەڕۆینە سەر شوێنێک ینی لەوێشە دەستکاری کراوە ئەنی نەمان ئەتوانی ئێمە نەمانتوانی و ئێمە سەرەتا بڕۆیشتین کۆمەڵی شتەیە بمان پاراسێ حتا لەناو ئەو حەوشەی گرتوخانەکە کە لەبین ئەو دوو شوێنەیە کە ئێڵێم بەرامبەر بەیەکە فیشک ئەدۆزرایە کەوچک ئەدۆزرایەوە شت نعلی ژنان ئەدۆزرایەوە نعلی مناڵان ئەدۆزرایەوە ئێستش ئەو پاشماوانە ماوە لەوێ جا لە ناو بەشەکانی ئەڕۆی هۆڵێکی تایە هۆڵی 20 بە 20 ژووری تایە 2 بە 3ەیە ینی ژووری جیاجایە هەموو و هەمووشی دەرگایە و ئەو هۆڵانشی کە ڕووی لە ناو حەوشەی بڵێن گرتوخانەکەیە هەمووی تەلبەند کراوە و ئاشیشە پەنجەرەی شیش و ئەوانەیە و پشتەوەشی کە ئەچێتە سەر سەحراکانی دەوروبەری لە ئاسێکی بەرزی ناو بیناکە ئەویش هەم پەنجەرەی بچوو بچووکە بەڵام شیش دراوە ئەوەی ئێوە بینیمان لە ڕزگاربووانی ناو بڵین گرتوخانەکە کە لەگەڵمانە بوون هەرێکێک ئەچووە شوێنی ئەو دقەیە کە لەوێ بووە هەرێکە چیرۆکی خۆی ئەگێڕایەوە هەرێکێک ژنێک دەبینی لە سوچێکا دانیشتووە ئەوە شوێن خوشکەکەم بوو ئەوە لە کوێوا بوو ئەوە لە کوێوا بوو ینی مەساتێک بوو ینی ڕەنگە من نەتوانم وەکوان تەفسیری باشە لە ڕووی دەرونیەوە یانی تابان خان ئەمەی کە جەنابتان و کۆمەڵێک لە کەسوکاری ینی ئەنفالکراوان چوونە نوگرە سەلمان و لەوێ خۆیان بە چای خۆیان ئەم جێگایانیان بینی کە تێدا ینی ئازار و ئەروەها مەرگەساتی خۆشەویستان و ئەزیزان و کەسوکاریان بینیوە جارێکی دیکە ئەم ینی چۆنەڵی ژانەیان بۆ نوێ ناکاتەوە ینی نابێتەوە کارەساتێکی دیکە بۆیان لە ڕووی دەرونیەوە بەڕاستی خۆی ڕێیەک لە دەرەوەی ئەوەی کە سوکاری ئەنفالێ ئەم ڕێ هەیە بە پێچەوانەوە ینی هەندێک جار ئێستا بۆ نمونە ئێمە ئەگەر ساڵیادەکان باسکەین لە هەنیە ناوچە کە سوکاری ئەنفالکراوان پیان خۆش نییە بەرپرسان بڕۆنیا یادی بکەنەوە ئەمیش بۆ ڕەتفعلێکە لە ئەست داواکاری و لە ئاست کەیسەکانە بووە دەسەڵات ینی حکوومەت دەسەڵاتداران نەبووە بەڵام لە هەمان کاتە ئەگەر باسیش نەکرێ ینی ئێمە بۆ ئەڵێن ناساندنی جینۆسایدەکە بۆ باس تاوانەکە ئەەکەین لە ناو لە دەرەوە بۆ باسی ئەەکەین لە منهەجی خوێندنا بۆ ئەوەی بەدواینەوە ئەم تاوانەی لەبیر نەچێتەوە ینی من پێم وایە بەڵام ئەمە لە کاتێکە ڕەوایە ناکولێتەوە من بتوانم من بزانم دەسەڵاتێک لایەنێک کەسێکەیە ئەم کەیسە ئەجۆڵێنێ ئەم کەیسە لە چەند ڕوویەکەوە یەک قەرەبووکردنەوە
قەرەبووکردنەوەی مادی قەرەبووکردنەوەی دەرونی قەرەبووکردنەوەی تەندروستی و قەرەبووکردنەوەی لەسەر ئاسی نێودەوڵەتی وەک جەنابەت لە پێشکی بەرنمەکە باست کرد مۆنۆمنتێکی شایستە بە دیزاینێکی سەردەمیانە بۆ کۆکردنەوەی دۆکۆمنتەکان و ناوی ئەنفالکراوان و ڕزگاربووانی بە هەموو ئەو کەرەستانەی جێماوە بە هەموو کەلوپەلەکانیان بە هەموو ئەو زیانە مادیانە معنەویانە مرۆڤانەی کە مرۆڤی کورد کەوتووە ئێمە ینی ئەگەر ئەمە بێ ئاساییە یعنی بۆنەکە بکرێتە بۆنەیەکی نیشتیمانی هەمووی ئێستا بین ئێمە 4 هەموو ساڵەیە یادی ئەنفال ئەکرێتەوە لە گەرمیان لە چەمچەماڵ لەکوێ گریان و دامایە بەڵام لە هەندێک شوێن هەر ئەڵەی هیچی ڕووی نەداوە ینی تۆ مەبەستەوە خەریکە بیرەچێتەوە خەریکە بیرەچێتەوە جا ئەمە ئەم چوونەی کە سوکاری ئەنفال کراوان ینی سنووری هەرێمی کوردستان تی ئەپەڕێنێ و ئەڕواتە ناوچەیەکی عەرەب نشین زیاتر لە دەلالەتێک ئەگەێنێ یەکەمیان ئەوەی کە لە زاری خۆیانەوە کە لەوێ بیستم بێ ئومێد بوونە لێرە ینی لە کەیسەکە کە مافی خۆی پێ نادرێ دەسەڵاتی کوردی مافی خۆی پێ نادرێت ئەو مافەیان ناداتێت دووهەم ئەوەیە بە عالەمی عەرەبی و بە شەقامی عێراقی و بە ناوچە بڵێن لە ناوچەکەی ئێوە ئێمە لەبەر کوردبوونمان لێوە هێنراوینەتە ئێرە لێرە زندوو بە چاڵ کراوی پەیامێکی گرنگە جا ئەگەر ئەمە ساڵانە بەم شێوەیە تەقلیدیە ئەمە دوو جارە تێپەڕێ من پێم وایە تا چەند ساڵێکی تر ناکە بۆیە ئێمە لەوێ کە وەکو وەفدەکە دانیشتین گوێمان لە وتاری کە سوکاری ئەنفال کراوان بوو هەم بە زمانی عەرەبی هەم بە زمانی کوردی کە ئاراستەی دام و دەستگاکانی هەم لەوێ پەیامەکەیان بۆ حکوومەتی عێراق بوو و هەم بۆ حکوومەتی هەرێمیش بوو لە چەند داواکاریەکە بوو بۆ ئەوە بوو چیتر ینی بە ئەم شێوە نەبێ ینی گۆڕان لە دوو جۆر بوو یەکێکی بۆ هەرێمی کوردستان بێکی بۆ حکوومەتی عێراقی بوو ئەوەی ئەو شوێنە کە ئەنفالی تیاکرا بە تایبەتی قەڵعەی گورتوخانەی نوگرە سەلمان بکرێتە مۆنۆمنتێک چونکە ئێمە ئەوەمان داواتان ئاڕاسی بەغدا کردەوە ئەوان لەوێ داوایان کرد بەڵام ئێمە لەوێ ئامادە پەیامەکەش ئێوە تەوانەی گەێنن بەڵێ ئێمەش گەیاندمان جا ئەوان مەبەستیانەوەی چونکە ئێمە شتێکمان بیست بوو کە دەستگای شوهەدای عێراقی ببوورە وەزارەتی ناوخۆی عێراقی نووسراوێکی بۆ دەستگای شوهەدا کردووە کە ئەو مۆنەمنتە بدرێتە ئەوان وەکو گرتوخانەیەکی جاریشکە بەکاری بێننەوە ئەمە ناڕەزایی لێ کەوتەوە یەکسەر ئێمەش ئەو ڕۆژە کە هاتینەوە لەگەڵ کۆمەڵی ئەو داواکاریانەی کە سوکاری ئەنفال کراوان هەیان بوون بردوانە لای بەڕێز سەرە کۆمار کاک دکتۆر لەتیف ڕەشید لەگەڵ ڕاگۆڕینەوە لەگەڵ بەڕێزیانە ئەوانیش ینی زۆر گرنگیان بە بابەتەکەدا بە دوواداچوونیان بۆ کردوە لەگەڵ وەزارەتی داد کاک خالی شوانی قسەیان کرد بۆ ئەوەی ئەو مۆنەمنتە وەکو مۆنەمنتێک بۆ ئەنفالکراون بۆ جینوەسای گرتوخانەکەی ئەومە بەسانە تەسلیم نەکرێتەوە بۆ وەزارەتی نەکرێتەوە بکرێتە مۆنۆمنتێکی نیشتیمانی و گرنگی پێ بدرێەوە لەگەڵیش یاداوامان کرد ئەو ڕێگایە چونکە سەحراکە زۆر ینی بەرینە زۆر ینی سنووری نییە کە نزیکی سنووری سعودی ئەکەوێتەوە ئەو ڕێگایی ئەچێت بۆ مۆنەمنتەکە زۆر چاڵ و چۆڵ و زۆر سەختە باش نییە داوامان کرد ئەوە قیرتاوێکی بۆ بکرێت لەبێ ئەگەر وەفد و ئەوان هات ئاسانکاری بۆ بکرێ بگاتە سەر ئەوە لەگەڵ ئەوەش هەر لە دەوروبەری بیناکە وەکو وتم چیرۆکەکان زۆرن زۆر ناخەژێنن هەندێک لە کە سوکاری ئەنفال کراوان طبعاً 5 مەترێ لە دەرەوەی بیناکە کە خۆی لم و چۆوانەتە زیاتر لە قەبرێکیان بینیوە 100 قەبر 2 قەبر هی بچوو گەورە ئەڵێ کە دەستمان لە قەبرەکە داوە ینی کە لەسەر و جلوبەرگ ئەوانە هاتووە ئەڵێ ینی ئەو کاتە کە ئەوانە وەفاتیان کردووە شەهید بوون یەکسەر چوون ئەلەویان ناشتویانە اینجا ئەمە ئەکەوێتە ناو زەوی جوتیارێکەوە لەوێ زەوی جوتیارەکە چەند جار داواکە ئەم ڕووفاتانە ببنەوە طبعاً ئەویش ڕێکاری خۆی هێنانەوەی بۆ ناسناوەی بۆ ئەوەی بەڕسمی بگەڕێتەوە چەند جار شکاتی کردوتێتی من ئەمەوێ بیکەمە ینی ئیشی لێسەرکەم بەکاری ئەهێنێ وەکو کشت و کاڵەوانە
گلەی هەبوو ئیتر ئێمەش ئەومان لەگەڵ سەر کۆمارە باس کردوتی ئێمە چواردەوری ئەوە ینی هینەکەین پەرژینەکەین و ئەی پارێزن و قەرەبووی جوتیارەکەش ئەەکەین خات و تابانیانی ئەوەی کە گرنگە ینی لە ماوەکانی ڕابردوو لە ئێستاژەوە تا بە هەوڵی ئێوە ئەندامانی سەرکردایەتی و بە هەوڵی جەنابت من ئاگادارم لە ڕابردوشدا چکە ینی بە حکمەوەی کە جەنابی شت خۆت خاوەنی حوت شەهیدی ینی ئەنفالکراون ینی 6 برا و خوشکێک ڕۆحیان شاد بێ ینی ئەزانم یەکیشی لە داکۆشی کارانی ئەم کەیسە بەڕاستی باشە تا سۆراغی ئازیزان کراوە ئەزانێ گۆڕەکانیان لەکوایە ئەزانێ ینی گۆڕە بە کۆمەڵەکان لەکوایە زانە ڕووفاتەکان لەکوایە ینی چێ مقەسیرە لە بەرامبەرەوەی کە کار ناکە بۆ هێنانەوەی ئەم ڕووفاتانە لە ئێستادا ینی بۆ هەرێمی کوردستان و بۆ خاچی نیشتیمان بەڕاستی بۆ نەکراوە کار بۆمە ئەوە یەکێکە لە گلەیەکانی کە سوکاری ئەنفال کراوان من بە هەردوو حکوومەتی هەم هەرێمی کوردستان هەم عێراقیشی ئەزانم چونکە بەشێکی کەوێتە ئەستۆی ئەم و بەشێکی شێکەوێتە ئەستۆی تەماشاکە ئێمە لەگەڵ تەشکیلکردنی هەر حکوومەتە یان هەڵبژاردننی هەر پەرلەمانێکی نوێ کۆمەڵێ پرۆژە و داواکاریمان لە حکوومەتی عێراقی هەیە بودجەیە موچەیە بودجەی پێشمەرگەیە مادەی سەڵچلە ئەی باشە بۆ جارێ لە جارەکان باس لە قەرەبووی زیان لێکەوتوانی جینۆسایت ناکرێتەوە شنگالە تەمەشاکە هەڵەبجەیە ئەنفالە بەرزانیەکانە فەیلیەکانە جینۆسایدەکانمان زۆرن بۆ باس لە قەرەبوویان ناکرێتەوە بۆ باس لە باشکردنی ئەو مۆنەمنتانە ناکرێتەوە ینی ئەمە یەکێکە لە گلەیی کە سوکاری ئەنفال کراوەکان بۆ بودجەیەکی بۆ تەرخان ناکرێت ئەو ڕووفاتانە بێتەوە ڕووفاتەکە ئەزانی لە ڕووی دەرونیوە لە ڕووی معنەویە دڵنیاییەکە داتە کە سوکاری ئەنفال کراوە سوکنایە بۆ نمونە من کە سوکارەکەم بێتەوە لە مۆنەمنتی گەرمیان یا لە چەمچەماڵ بێ هەموو چواردەی چوارێ دایکم باوکمە چینە سەری دوو فرمێسکە ڕێژێ ئەمە لە ڕووی دەرونیوە لە ڕووی دەرونیشەوە جارێک ئەبێت کە گرنگی پێدراوە و شەهیدەکەی هاتۆتەوە لەبەر دەستی خۆیاتی ئەمە یەکێکە لە داواکاریەکان داواکاری کە سوکاری ئەنفال زۆرە ئێمە بەس باسمان لە مۆنۆمنت و لە هێنانەوەی ڕووفاتەکان قەرەبووکردنەوە بڕینەوەی موچەیەکی ئەمانە لە سەرەتاترین شتن بۆ کە سوکاری ئەنفال کراوەکان لەبەر ئەوەی گلەی ئەوان لەسەر ئەوەتانێ بۆ نمونە پرۆژەی تاقانەکانی ئەنفال ژمارەیان وابزانم 44 یا 40 کەسە چۆتە پەرلەمان چۆتە حکوومەت کە ئەمانە هەر خۆیان ماون ینی تاکو ئێستا داواکەن خوێنەوەیکی بکە بکرێتە یاسایەک ئەمانە حاڵەتی ئەمان جیایە لە حاڵەتی کە سوکاری ئەنفال کراوەکانی داواکە براوەتە پەرلەمانی عێراق کوردستان هێشتا هیچ شتێکی بۆ ناکرێت بۆ نمونە بەشێک لە ئەوانە نەوەکانی ئەنفالن کوڕ و کچی ئەوانن کە ئەنفال کراون تەخەڕوجیان کردووە هەبوویان لە مەجای جیاجایە ئەمانە ینی تەعین دابمەزرێن ینی جارێکی تر ئەها لە ڕووی معنەویەوە کە تۆ چۆن ئەڵێ مناڵی یەکەمی شەهیدێ مناڵی واریسی یەکەمی یا مناڵی ئەنفال کراوە جینۆسایدە دابمەزرێ بە تایبەتی من بە ئەگەر باسی گەرمیان بکەم دەیان پرۆژەی گرنگ لە بواری نەوتوانەیە بۆ خەڵکی ناوچەکانی تر لەوێ دانرێ بۆ کە سوکاری ئەنفال کراوەکان دانانرێ من ئێستا قسە ئەەکەم وەک سەرکردایەتیەکی یەکێتی قسە ئەەکەم لە هەمان کاتەوە کە سوکاری ئەنفال و ناوچەیەکیش قسە ئەەکەم لەبەرەوە ئەمە زۆر گرنگە ئێمە ئەبێ بۆ ساڵێکی تر کە باس لە ئەچینەوە سەرگۆڕە بە کۆمەڵەکان جارێکی تریادی چواردەی چوار ئەکرێ شانزەی سێ هەڵەبجە ئەکرێ بەرزانیەکان ئەکرێ فەیلیەکان ئەکرێ ئێمە مادەیەکمان بەدە ساڵ بە ساڵ ئێمە چیمان لەم کەیسە کردووە چیمان لە جینۆسایدا کردووە بەداخەوە من هەستەکەم من بۆ خۆم ئەوەی کە متابعم ینی ناڵێم شت نەکراوە ئینسان نابێ مطلق قسە بکە بەڵام شتەکان لە ئاست قوربانیەکانیە ینی هەر لە ئێستا کە ئەو ڕۆژەت لاو کە سوکاری ئەنفالە لەگەڵیانە ئەکەویتە و توێش هیچ نەکراوە ینی هەستەکەی هیچ نەکراوە داواکاری ینی کەواتە هیچی بۆ نەکراوە ڕاستی باشە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر با بڵین یعنی لە ماوەکانی ڕابردوو گەر ئەم کەیسەی نەتوانی بێت جوڵانە بێ بە هۆکاریەوەی کە بۆ قەیرانی داراییمان هەیە یاخود دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە باش نییە بەڵام خۆ ئەتوانرا ینی ئەم کەیسە وەکو فشارێک وەکو کارتێک لە بەرامبەر بەغدا بەکار بێنرێت خۆمە یەک نییە فراکسیۆنی کوردستانیمان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و زۆرێکیش لە بەرپرسانی باڵای کوردمان هەیە لە پۆستە باڵەکانی ینی حکوومەتی عێراق ئەتوانرا ینی عێراق ملزەم بکرێت و پابند بکرێت بەوەی کە ئەو
قەرەبووی کە سوکاری ئەنفالکراوە بکاتەوە و هەروەها مۆنومنتێکی شایستە بۆ ئەنفالکراوان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە گەرمیان دروست بکە چکازانەوەی دێبنە هەیە بەزەوەیەوە ئەوەی دێبنێ ئەویش زۆر هەر ئاسی پێویستانی هەر لە ئاسی پێویست نییە بەس تەنها دیواربندێکەوتاو چەند مترەوتاو کەواتە بۆ ینی حکوومەتی عێراق وا لێ نەکراوە پابند بێ بۆی کە ئەو بێت قەرەبووی ئەم کەیسە بکاتەوە لە ڕووی مادی و معنەوی و هەروەها ناسانی کەیسەکە بە جینۆسایت. من ئێستا پێشتر باسم کرد ئەمە حەقی ئێمەیە بیخەینە ڕوو کۆمەڵی شتەیە لە توانای ئێمە هەیە کۆمەڵی شتەیە لە هی حکوومەتی ئەکە ئەرکەکەکەوێتە سەر حکوومەتی عێراقی ئێمە نەمان خستۆتە ڕوو من پرسیارێکەکەم ئەلە ماوە ئێمە ڕۆیشتین ئێمە چەند حزبی کوردستانی لە هەرێمی کوردستانەیە چەند سەرکردایەتی و کادری پێشکەوتویان هەیە چەند میدیان هەیە چەندێکی لەوێ بوو باشە ئێمە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانمان هەیە نوێنەرێکیشیان لەوێ بوو نەبوو چەند سەرکردایەتی حزبەکانمان هەیە چەند ئەندامی پەرلەمانی حزبەکانمان هەیە چەندی لەوێ بوو چەند وەزیرمان هەیە ئەوەی هەبوو نوێنەرێکی سلێمانی بوو یەکی دوانی گەرمیان بوو لەسەر فراکسیۆنە جیاوازەکان ئیتر من کەسی ترم نەبینی لەوێ بێ یعنی ئەمە تووڕەبوونی کە سوکاری ئەنفالکراوەکان ئەبێ لەبەرەوەی وەکو پێشتر وتم ئێمە هەر کاتێ هەر داواکاریەکمانەیە وەکو چۆن چەند خاڵێکمان هەیە بۆ دانوستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقا بۆ نمونە ئێمە باس مادەی سەوت لەکەین بۆ باس قەرەبووی کە سوکاری ئەنفالکراوان جینۆسایت بەعام نەکەین کە بەشێکی کێتە سەر حکوومەتی عێراقی ئێستا مەسەنەن دروستکردن و تازەکردنەوەی ئەو مۆنەمێنتە بکرێتە جینۆسایت لەسەر حکوومەتی عێراقیە بەڵام حکوومەتی عێراقی نایە بۆ تۆ بیکە ئەگەر تۆ باسی نەکەی ئەگەر تۆ نەیکەیتە خاڵێک لەسەری قەرەبووکردنەوەی زەر و زیانەکانی ئەنفال ئەمە ئەکرێتە سەر حکوومەتی عێراقی بۆ نەیکردووە ناساندی بە دنیای دەرەوە ئەزانی کۆمەڵی شتێ ئێمە کەمتەرخەمینتیایە بۆ نمونە ئێمە ساڵانە ئێستش لەگەڵ عەرەبێکی ئەوەیە قەدار باسمانەکرێ من نازانم ئەنفال چییە باشە ئێمە ساڵانە چەندەها نووسەرمانەیە لە بواری جینۆساید و ئەنفالە ئەنووسێ لەسەر تاقانەکان کتێبمان هەیە لەسەر مەقبەری جەماعی هەمانە لەسەر زیانەکانی لە ڕووی کشت و کاڵیوە چی هەمانە لە ڕووی دەرونیوە هەمانە ناوی یعنی جۆرەهامان هەیە ئەمە جاروایە کتێبەکانیان بۆ چاپ ناکرێ اینجا دەوەرە تۆ وەکو حکوومەتی هەرێم ئەم کتێبانە چاپکە وەریگەڕە سەر زمانی عەرەبی وەریگەڕە سەر زمانی ئینگلیزی ئەمە یەکێکە لە ئەوانەی کە خزمەت بەکەیسەکە مقصرین لە ڕووی ناسانیکەش هەم بە ناوخۆی عێراق هەم بە دەریش بەڵێ مقصرین کە هەر قسەی شەکەی هەرێکی مبڕڕی خۆی هەیە جارێکیان ئەمە وەزعی هەرێمی کوردستان باش نییە جارێکیان ئەمە سەدام هێشتا ڕووخاوە ئەمە تەبعاً لە قۆناغە جارێکیان حسار هەیە ئیتر بە بیانووی جیاجیا ئەم ساڵ ئەدرێتە زەدەوە 35 ساڵە تازە ئێمە دێین باس لەوە ئەەکەین لە سەرەتاترین داواکاری کە سوکاری ئەنفالکراوەکان چیتان بۆ ئەکرێت کە بۆ هەوڵەی کە چوونەتە لای سەرۆکۆماری عێراق دکتۆر لەتیف ینی چکە پشتیوانی کردوون بۆ ئەم بابەتە بەڵام گرنگەوەیە چۆن کەیسەکە ئەجوڵێنێ بە چه ئاراستەیەک کەیسێکە من ئەمە طبعاً کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر قسەیان لەسەر کردوە پێم وایە ئەم پەیامە گەیشتۆتە هەموو حەزبولایەنە سیاسیەکانی کوردستان هەرێکێ لای خۆیەوە ئەتوانێت لە فراکسیۆنەکەی خۆیان لە دەسەڵاتە لە داواکاریەکەی خۆیان لە دانوستانەکانی تەک حەزبولایەنەکانی ترا قسەی تیا بکات ئەوەیشی ئەکەوێتە سەر سەرۆکۆمار جێبەجێ بکات سەرۆکۆماریش ئەبێ شت بچێتە بەردەسی پەرلەمان ئەبێ پرۆژە یاسای تەقدیم کرێ حکوومەت ئەبێ شتی لەبەر تۆ شتێکنەکەی ناکرێت کەواتەوەکو جەناب دەڵێ ئەرکی فراکسیۆنە کوردستانەکانە لە بەغدا کە ئەمە پرۆژە یاسا و بیخەنە بەردەم ئەنجومەنی نوێنەران بەڵێ ئەرکی ئەوانە لەبەر ئەوەی هەر هەمویان ئێستا ئەم پەیامەیان پێگەشتەوە و من پێم وایە ئێستا نەوەی ئەنفال کوڕ و کچەکانیان خەڵکی خوێندەوار خەڵکی زۆر باشیشیان تیا هەڵکەوتووە ئێستا تا ڕادەیە ئەوانەی کە بە تەمەنەکان ڕزگار بوانن یان لە ناو ئەنفالا بوونە ئێستا ئەوان ینی تا ڕادەیە هیلاک و ماندوون بەڵام ئێستا نەوەکانیان پێگەیشتووە و ئەوێ سنووری هەرێمی کوردستان تێپەڕێنێبەوە و بێدەنگیش نابن و داژ نانشن وڵا گرنگە جا ئەوان ئەگەر بجوڵێن و داکۆشی کار بن لەسەر خۆیان ئەجوڵێن جا ئەمە کۆمەڵی خەڵکی تریشیان نووسەرانیان لەگەڵایە هونەرمەندانیان لەگەڵایە
کارکتەرە جیاوازەکانیان لەگەڵایە حتا ئێستاوایان دیاتر خۆیان من ئەو ڕۆژە لێ بووم لۆبیان لەگەڵ خەڵکی سەماوە و دانیشتوانی نەحەی نوگرە سەلمان و ئەوانە دروستە کرد ینی خۆیان عەرەبەکانیان ئەدوان کە لە کات بۆ نمونە پرسیاریانە کرد ئەو خەڵکە هاتێرە ژمارە ئێوە کەستان لێ نەبینی کێتیایە بۆ چۆن بووە خۆیان ئەپرسن بڕواتە بێ ینی لژنەیەکی باش لە هەرێمی کوردستان لە بوارە جاجیەکانە بڕواتە سەماوە ئەو ناوە شتی زۆر باشی لەسەر ئەنفال دەست ئەکەوێ لەوانەی خەڵکە بن ما بن ئەو هەوڵە بە هەوڵی تاکە کەسی نابێ ئەگەر پشتیوانی حکوومەت و ڕێکخراوەکانی نەبێت باشە ینی ئەوە چاوەڕی چیەکەن لە حکوومەتی عراقی دوایەوەی کێسە بەڕاستیەوە لە هەوڵان ینی نەوەستاون ینی هەر بەم یادەوە ناوەستن کە ئەوە چوونەتە نوگرە سەلمان و داواکاریتانە بۆ خسووتانتە بەردەمی سەر و کۆمار پێتانوانی ینی ئەبێ ئەم کەیسە بخێتە بەردەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز محەممەد شیع سۆدانی چکە ئەویش بەڕاستی ینی ئەو خۆی بڕیاردەری یەکەمە لە حکوومەتی عراقیە و ئەگەر لە ڕێگەی ئەمەوە کەیسەکە بژۆڵەنرێت ینی ئەنجامێکی باش شێبێت خات و تابان بە ئەکیدی ئێمە لەگەڵ نوێنەری فراکسیۆنی یەکێتی لای خۆمانەوە من ئەتوانم بەس لای خۆمانەوە قسە لەسەر ئەوە بکەم ئەوتی ئیتر ئێمە لە پرۆژە یاساکانە هەوڵ ئەدەین ینی ئەم داواکاریانە جێ بکەینەوە مەسەن لە بواری تەندروستیە لەگەڵ وەزارەتی تەندروستیە لەگەڵ ژینگا لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و ئەوانە لە ڕووی سجن و دۆکۆمنتکردنی ئەوە لەگەڵ دەستگای شوهەدای عێراقیە قسە بکەین ینی پەیوەندیەکان مهمن چونکە کێشەکانی ئەنفال فرە جەمسەرە فرە لایەنە پەیوەندی زیاتر بە دەستگا و دامەزراوەیەکەوە هەیە ئەوەی من ئەم چەند ڕۆژە لە بەغدا بووین ئەگەر ئەو نوێنەرانەمان بە هەموو حەزب و لایەنە سیاسیەکانەوە کە لە بەغان لە وەزیر و پەرلەمانتار و مدیر عام و بەسەر کۆماریشەوە بجوڵێن ئەتوان ئیش لەو کەیسا بکەن و ئەتوانن زۆر باش بە پێشەوەی بەرن بە تایبەتی ئێستا بەغا ئاسیمەی عێراقا ینی جێگەی قۆنسڵ و نوێنەرانی وڵاتانە و جێگەی ئەو ڕێکخراوانە کە داکوتی لە مافی مرۆڤ ئەەکەن وێستش دۆخی هەرێمی کوردستان و عراق باشە پەیوەندیەکان زۆر باشە یعنی من پێم وایە ئەگەر ئەوان ئارەزوو بکەن ئەتوانن ئیشی تیا بکەن کەیسەکە بجوڵێنێ لەسەر ئاسیەم سیاسی ینی ڕێکخراوەکان و تاکە کەسی بەڵێ من ئێستا نازانم ینی ئێمە وەزارەتی شەهید و ئەنفال کراومە حتا بەیاننامەیەکیشیان دەرنەکرد لەو ڕۆژە و لەسەر ئاسی حکوومەتی عراقیش خات و تابان بێ ئاگاییە یا چی وڵا ئەبێ و پرسیارە لە خۆیان بکەیت ینی ئەمە زیاتر ناومێدت خاتەبەی ئەوانتان نەکردو وەکو ینی وەزارەتیشی گرنگی ئەم هەرێمەکە وەزارەتی شەیدان و ئەکید من ئەوە ئێستا بە ئەوە گلەیەکە ئەگەێنم ینی یەکێک لەوە حتا ژنێکی زۆر بەتەمەەن بوو وتی تەمەشایمە هاتین ئادەی بزانام نوێنەری وەزارەتی ئەنفال لەکوێیە ئادەی بەیان نامەیەکیان ئادەی خۆمان هەر ئاوا بە زۆر بە سادەیوتی ئەوەنە خۆمان قوربانیەکانمان لا بێنرخە حکوومەتی عراقیش بەیان نامەیەک دەرناکە لەم ڕۆژە ئەوان دڵیان بە بەیان نامەیەکیش خۆشە بێکەنەوە ئەم قەسەریە ینی بێئومێدی کردوون و کە ئەمە ئەبینن خۆیان ئێستا خۆیان ئیش لە کەیسەکەکەن خۆیان مفاتەحەی پەرلەمانتار و وەزیر و ئەوانە ئەکەن ینی من پێم وایە کەیسی ئەنفالیا تاوانی ئەنفال تاوانێکە فیلێکە دانەخراوە ینی تۆ لە هەر کاتێکا بت بێ ئەتوانی ئیش لە ئەوانێکی بەڵام هەنێکیشی بە تایبەتی دۆکۆمنتکردنی ڕزگاربوانی ناو ئەو قەلعەیە کە لە سژنەکە بوونە لە نوگرەسە ئەوانەی کە تاوانەکەیان بە چاو خۆیان بینێ خەڵکیان لێمردووەوە یعنی ئەمانە کەم بە تەمەنەکان ئەڕوا تۆ ئێستا ئەمانە مقابلە نەکرێن و قسەکانیان و وتەکانیان دۆکۆمنت نەکرێن بۆ هەوڵنای لەسەر ساڵێکی تر ینی ئەمە نامێنێ ئەزانی ئێمە زۆر هاوارمان حیزبی بۆ ئەمەیان ناکەن بەڕاستی بە دۆکۆمنتکردنی کەسانی کە ماون گرنگە بەڕاستی بۆم خۆ ئێمە لەسەر ئاسی حزبی ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەوە کە مەکتەبی شەهیدانمان داناوە بەشێکمان بۆ زیاد کە وەکو جینۆسایت ینی جینۆسایت معنی من پێم وایە ئێمە ئەگەر جۆرەها شەهیدمان هەیە شەهیدی سەنگەرمان هەیە شەهیدی سێدارەمان هەیە جینۆسایدەکانیش ئەنفال و کیمیاباران و چی ئەوانمانە هەیە ئێمە بەشێکمان لەوێ هەیە بەڵام لەگەڵ ئەویشا جوهدی تاکە کەسی هەیە وەک نووسەر وەک کارکردن لە
بەڵام ئەمە ناگاتە ئەوە تۆ حتا ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆشی قسە لە ما بکە وەک نییە هەموو ئەحزابەکان ئەنی بێتە وەرەقەیەکی کوردی کاتێ نوێنەرانمان بێتە وەرەقەیەکی هەموو لایەنەکان لەسەر هەر شتێک ناکۆکن بن و ئەبێ لەسەر قوربانیەکانمان ئەبێ کۆک بن یعنی وەرەقەیەکیان داواکاری ئێمە ئەوەیە داواکاری کەسوکاری ئەنفال ئەوەیە ئێمە با لەسەر شتەکانی تر ناکۆک بین داواکاریەکان جیاواز بێ پارتی دیموکراتی کوردستان ئەچێتە مفەوەزاتەوە چەند خاڵیەوەکە با باسی جینۆسایت بکە و قەرەبوو بکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەچێ هەر حزبێکی تر کە ئەڕوا ینی کۆمەڵێ خاڵ ڕیزەکان لە ینی هەمویان جینۆسایت ئیزافە بکەن بەڵام ئەمە بەدی ناکرێ لەبەر ئەوە حتا لەسەر تاکە حزبیش ئەمە تۆ بیکەیتە خاڵێک ئەگەر حزابی تری لەگەڵانە بێ دیسانەوە هەر من مەبەسەکەمەوەیە بازێ شت ینی ئەگەر کاری حیزبی یا تاکە کەسی بۆکی جاری وایە بێتە ئەمری واقع بۆ نمونەیە سێمە هەردوو نەڕۆین مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە ینی بە هەڵووی تێکۆشان ینی تاکە کەسی و ینی خاتوهێرۆ و هەروەهایشێتی نیشتیمانی کوردستان هاتوۆتە بەرهەم و دوجار بوو بە ئەمری واقع هەم حکوومەتی هەرێمی کوردستان ینی ناساندی وەکو مۆزەخانەیەکی نیشتیمانی هەم عراقیژەوە تا چەندین ینی نوێنەر و وەفدێن سەردانی و شوێنە دەکەن ئێتۆ گەر ئەم هەوڵە شەبێ لە لایەنیشێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ بە دێکۆمنتکردنی بە تایبەتی ئەو کەسوکاری کە ئێسەماونەتەوە لە ئەنفالکراوان و وەرگرتنی وتەکانیان و کەلوپەلەکانیان دوجار نابێت ئەمری واقع ئەمە ئێستا هەیە بەڵام من بۆکو ئێستا ئەگەر ئەمە قسە بکەم ڕەنگە بچێتە شتێ بەڵام وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە چواردەی چوار هەموو ساڵێک ئەنووسێت لەسەر بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بکە ئەو کاتە حکوومەت لێرە بەداخەوە دوو ئیدارەی بۆ لە ئیدارەی سلێمانی ئەو بڕیارە دراوە چواردەی چوار بکرێتە ڕۆژی ئەنفال چونکە ئەمە لە ئەنفالی سیاییتر تاوانەکە گەیشتە لووتکە ناوچەی گەرمیانی ئەوەی گرتەوە بۆنەوە بڕینەوەی موچە بۆ کەسوکاری ئەنفال کراوان ینی پێش ئەوەی کابینەکانی حکوومەت یەکگرێتەوە لێرە ئەوڕە بە تایبەتی مامجلال لە دادگاییکردنی سەدام حوسێن و دەست و تاخمەکەیە ڕۆڵی کاریگەری هەبوو لە کۆکردنەوە یان پشتیوانیکردن یان بردننی شاید حاڵەکانی ئەنفالا بۆ دادگاییکردنی تاوانباران ئەمانە جوهدن ئەمانە مامجلال کردی ئێستش ئەگەر من بە دڵنیاییەوە ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە زۆرترین ئەو قوربانیانە ئەکەوێتە سنوورەکەی ئەمەوە باش بمانوێ نەمانوێ ئێمە مۆنەمنتێکمان لە چەمچەماڵ هەیە مۆنەمنتێکمان لە هەڵەبجە هەیە مۆنەمنتێکیشمان لە گەرمیان هەیە تەرحەکە وایە ئەمانە بکرێنە مۆنۆمنتێک ینی من ماوەی پێش ئێستا هەروەکو خۆم نووسیمە شارێک بۆ قوربانیەکانمان ئەم شارە بە قوربانیەکانمانە با لە سلێمانی بێ بەڵام شەهیدی هەموو ناوچەی تیاابێ کەلوپەری هەموو ناوچەیەکی تیاابێ مۆنۆمنتێکی گەورە بێ نزیکی فڕۆکەخانەی سلێمانی بێ هەر میوانێت دێتە هەرێمی کوردستان سەردانی تاواکان بکە کتێبخانەیەکی گەورەی تیاابێ ئەم کتێبخانە زیاتر لە دۆکۆمنتی بۆ نمونە هەڵەبجەی تیاابێ بەرزانەکانی تیاابێ شنگالی تیاابێ ئەنفالی تیاابێ لەبەر ئەوەی تۆ ئێستا نوێنەرێکات ناتوانێت بچێتە گەرمیان ناتوانێت بچێتە هەڵەبجە دێ دوو ڕۆژ ئەمێنێتەوە بەڵام ئێمە لە نزیک شارێکە هەبێ بۆ نمونە لە سلێمانی بێ ئەتوانێت سەردانی بک و هەموو شتەکانیش ببینێ بە یەک ڕۆژ ئەتوانێت بیبینێ دوایە تۆ ئەتوانی ساڵانە ئەو ماستەر و دکتۆرایە کە لەسەر جینۆسایدەیە ئێمە لێ کۆی بکەینەوە کۆڕ و کۆبوونەوەی بکەین ئەمانە تەرجەمە بکەین بۆ سەر زمانەکانی تر کۆنگرە و کۆنفرانسەکانمان بینە بەغدا لەسەر جینۆسایت ئێستا سەر کۆمار ئەتوانێت ساڵێکی تر کۆنفرانسێکی گەورە لەسەر جینۆسایت بک لە پایتەختا بیکەوە ئەتوانێت ئەمە باتە ئەو شوێنانەی ئەو وڵاتانەی کە وەک بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بیباتە ئەرمەنستان ئەرمینیا ئەتوانێت بیباتە ئەوێ ینی ئێمە سەردانمان کە من بۆ خۆم چوومەتە چەند وڵات چوومەتە ئەو شوێنانەی کە مۆنەمنتی هەیە ینی هاتوومەتەوە ئەم فکرم باس کرد بەڵام ئەم فکرە تەبەنی لە ڕووی مادیوە لە ڕووی پشتیوانەوە پرۆژەیەکی قەبەیە ینی ئەمە لە ئاست حکوومەتی کوردستان و لە ئاست حکوومەتی عراقایە بیکە و بە ئەکیدی ئەرکیەکێتی نیشتیمانی کوردستانیشە ئێمە ئیشی تیا بکەین و ئەبێ بیشیکەین من نامێت زۆرمان دووتکەم لەوە زیاتر ئەمەوێت دواپەیامی خات و تابانگەرمیانی بزانام وە کۆندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ینی هەم ئەنفال هەم جینۆساید و ناساندنی کەیسەکە لە ناوەندە نێودەوڵەتیەکانە بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عراقیش من ئومێ دەکەم ساڵێکی تر چی لە یادی ئەنفال چ لە یادی هەڵەبجاوە لە چ یادی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراقا ئێمە
ئێمە قسەیەکی ترمان هەبێ بڵێن ساڵی پێشوو گلەیمان هەبوو بەڵام ئەم ساڵە توانیمانە لە سابیسی ئەو داواکاریانە هەنگاوە بچینە پێش شتێکی ترمان کرد بێ و خەمی ئەنفال و خەمی جینۆساید بە ئەکیدی خەمی ئێمەیەوە خۆشمان بەرپرسیارەزانی بەرامبەر بە و کەیسە زۆر سوپاس بۆ خاتوو تابانگەرمیانی ئەندامی سەکردایەتی شێتی نیشتمانی کوردستان لە ستۆدیۆی پانۆراما لەگەڵمان سوپاس بەخێرا بێت. وەڵە بینەرانی بەڕێز ئەڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ